سەرۆک دۆناڵد ترامپ فەرمانێکی ڕێنمایی دووبارە نووسراوی دەرکرد تەواوی مەبەستی ئەم فەرمانەش بۆ گێڕانەوەی کارە. ڕەنگە هیچ ڕێنماییەک ڕەشە لە کرێکارانی کانەکانمان و وزە و هەروەها لە کۆمپانیەکانمان نەکات بە هێندەی ئەم هێرشە زیان بەخشە بۆ سەرپیشەسازی ئەمریکایی. بەڕێوەبەرەتی ئۆباما هەوڵیدا ئاستەکانی کاربۆن دایۆکساید بە ڕێژەی 1/3 لە کارخانەکانی بەرەمهێنانی کارەبا لە ساڵی 2005ەوە هەتا ساڵی 2030 کەم بکاتەوە. هاوکات فرمانەکەی سەرۆک ترامپ یاساکانی لەسەر بەرەمهێنانی خەڵوز و نەوت و هەروەها گاز هەڵدەگرێت و لە ڕێنمایەکانی دیکەی فیدرالی پەیوەستیش بە گەرمبوونی کەش و هەوا کەم دەکاتەوە. سەبارەت بە مەسەلەی گەرمبوونی کەش و هەوا بە هزری من سەرۆک ترامپ زۆر ڕاستگۆ بوو چیتر ئێمە پارە لەوەدا خرج ناکەین. بەڕێوەبەرەتی دۆناڵد ترامپ هاوڕانیە لەگەڵ کۆدەنگی زانستی کە دەڵێن دەرهاوێژە گازیەکانی مرۆڤ بەرەمهێنەرین بە ئەندازەیەکی مەترسیدار زەوی گەرم دەکات. دادگای باڵا لە 3 دانیشتنی جیادا گوتوێتی بە جۆرەی یاسای ژینگەی خاوێن بۆ چارەسەرکردنی کێشەی گەرمبوونی کەش و هەوا ئاژانسی پاراستنی ژینگە لەو بوارەدا دەسەڵات و بەرپرسایەتی هەیە. دەبێت پلاندارەژەران ڕێنمایی نوێ بنووسنەوە بۆ جێگرتنەوەی ئەو یاسایانەی سەرۆک ترامپ سڕیونێتەوە. چاوەڕوان دەکرێت گروپەکانی ژینگە بۆ ڕێگریکردن لە سڕینەوەی ئەو یاسایانە پەنا بۆ دادگا ببن. هەرچەندە فرمانەکەی سەرۆک ترامپ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنامەی پاریس بۆ کەش و هەوا ناکێشێتەوە، بەڵام شارەزایەن دەڵێن هەتا دێت پێناچێت ئەمریکا بەڵێنەکانی ڕێکەوتنامەی پاریس جێبەجێ بکات.